أقشيدين وخانم كجمل لا كيفيلا أقشيدين وخانم كجمل لا كيفيلا ترقل كي كرنق بنقل كي شيلا أم هواي كمل الأرزنايا أواخن جلقم دربنايا هلي تشينايا خزايل مالم آرخي قنادع بل يود مالم قتاري دوايا قل قتاري قليا چيني بلا بارزع شارێک لە باتی 4-5 وەرزی هەیە هاوینێکی زەرد و بەهارێکی سەوز و پاییزێکی ئاڵتونی و زستانێکی سپیسپی بەڵام کە ئەتوێتەوە ڕاشکە نەدەرەکەوێت ئەو هە 5 وەرزەکەی تایە شارێک ئەمەنە جوانە لە بوومەلەرزەکەی ساڵی 46 کە وێرانە بێت مفتێکی بە کوڵ بۆ یەگری و دەڵێ پێنجین بەبێت تۆ نزیکە مەرگم لوبنانشکێن بووی داخی بەجەرگم هەربە منداڵیە خۆ کردە قیمەدەیە شیری نێوخانم ئازیزەکەم بێرۆ ئەگ شیری نێوخانم ئازیزەکەم بێرۆ سەکوڵمەکە سوورە بەڕەنگی گوڵە هێرۆ پێنجوین ئەو پێگە گرنگەی هەیە کە ڕێوێکی بازرگانی زۆر گرنگە بۆ کوردستان و هەموو ناوچەکانی تری عێراق هەروەها لە پاڵ ئەم پێگە بازرگانیە گرنگەشە پێگەیەکی کشتتوکاڵی زۆر گرنگی هەیە بە تایبەتی بۆ تەماتە و شووتی کە ئەویش بۆ سەررجەم شارەکانی کوردستان و سەررجەم شارەکانی تری عێراق هاوردە دەکرێت ئەمڕۆ لە خزمەت کاک عەبدوڕەحمانین کە شارەزایەکی زۆری هەیە لە بواری بازرگانی لەم ناوچەیە و هەروەها کشتتوکاڵ ماوساگیان چۆنی حواڵی جەنابەت باشی سپاس دەکەم با لە پێگە بازرگانی و ڕێڕەو بازرگانیەکەەوە دەستی پێ بکەین بەڵێ ئەگەر باسی مێژووی بازرگانیکردن کەی نەسنووری ناوچەی پێنجۆنا مێژوویەکی کۆنی هەیە ئەگەرە تۆ بۆ ساڵانی زوو چونکە ئەم ناوچەیە بە حکمی پێگە استراتیژیەکەی ناوچەیەک بووە هەمیشە ئاڵوگۆڕی بازرگانی تێداکراوە لە نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای خۆت عێراق و ئێراندا ئەو سەردەمەی کە بازرگانی سادە بووە عنی ساکار و ئاسایی بووە پێستە و ماز و کاکڵە گوێز لە ئێرانەوە هاتووە لێرەوە بابەتی کە ڕۆیشتووە کەواتە ئێرە ناوچەیەکی گرنگی بازرگانی بووە بەڵام ئەگەر باسی ئێستا بکەین لە ڕاستیەدا ئێستا بەهۆی پێگەکەی زیاتر بووە ئێستا لە سنووری قەزای پێنجۆنا دوو دەواازەی نێودەوڵەتیمان هەیە کە دەواازەی نێودەوڵەتی باشماخە کە ئەمە ساڵانە بە پێ ئەو داتانەی کە لای من هەیە داهاتی باشماخ زیاترە لە 250 بۆ 300 میلیارد دینار ئەمەی کە ئەچێتە ناو خەزیێنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەمە پاڵپشتێکی باشە بۆ ئابووری و اقتصادی هەرێمی کوردستان و مەرزی نێودەوڵەتی سەیرانبەنیش ئەوە کراوەتە نێودەوڵەتی جگە ئێمە سنوورێکی بەرفراوانمان هەیە بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە یعنی هەموو پێنجۆن 230 کیلۆمەتر سنووری هەیە لەو ڕێژەیە 147 کیلۆمەتری سنوورە بە ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەمە وای کردووە ناوچەکە لە ڕووی بازرگانیەوە ئەهمیەتی و گرنگی تەواوی پێ بدرێ بۆیە دەبینین هەم سەیری ڕێگاوبانەکان بکەی هەم بڕۆ سێری باشماخ و سێرابند کە بە هەمیشەیی جمەی دێ قەرەباڵخە بازرگانێکی زۆر ڕوویتە کاکاڵە و شمێکی جۆراجۆر لە وڵاتانی کەوە دێت و وەلێرەشەوە تا حدێک شت هەناردەی دەرەواکرێ وەکو دەڵێن وەکو ناوبانگی پێنجین بۆ ناوبانگی دەرکردووە کە لە ڕووی کانزاوە زۆر دەوڵەمەندە لە ڕووی پیشەسازیەوە هیچ سوودێک لەو کانزانە وەرگیراوە کە لە پێنجینە هەن بەداخەوە نەخێر بە پێی نەخشەی دابەشبوونی سامانە کانزاییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناوچەی پێنجوێن زیاتر لە 13 جۆر سامانی کانزایی و سروشتی تێدایە لە نمونەی ئاسن یۆرانیۆم خەڵوس کرۆم مەنگەنیس نەوت ئێمە دێکمان هەیە ناوی نەوتینەیە هەر بۆ ناوە کە نەوتی تێدایە ئاسن گرنگترین بابەتەکە لەم سنوورا هەیە بۆ نمونە من باسی جەناب بۆ تۆ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئەم شوێنە کە ئێمەیتیاین ئەمە چوارباخی پێنجوێنە لێرە لەسەر و ئێرەوە ئەو شوێنەمان هەیە ناوەتە شاخێکی ئاسم کوڵێن و کانی شەوەقەت ئەمە بەپێی ئەو داتایی کە لای من هەیە زیاتر لە 2,500,000 تۆن خاوی ئاسنی تێدایە بەڵام بەداخەوە تا ئێستا نەتوانراوە کارگەیەکی بچوک لێرە بمیرە هەتا قرار بوو لە تاڵی 2006 قرار بوو کۆمپانیای UI کۆری بێتە ئێرەوە کارگەیەکی گەورەی ئاسم دابمەزرێنێ بەڵام نەهاو لە ساڵی 2007 تا کۆمپانیای ئەمریکی هاتن بەردی ناوچەکەیان برد ئێمە لە بەردیشا زۆر بەڕاستی بەردێکی زۆر لە ناوچەکە هەیە لە وێنەی ئۆنێکس گرانێت مەرمار شەفاف ئەمانە زۆر گرنگن بەداخەوە ئێمە وەکو پێویست نەماتوانیوە ئیحتیمام بدەین بە مەسەلەی بەرد 1 مەتر بەردی مەرمەر یەکسانە بە 5 بەرمیل نەوت
بەڵام ئێمە هەر تەرکیزمان لەسەر نەوتە ئەمە یەکێکە لە خەلەکان بۆیە دەکرێت لەمە دووە یاخود کات ماوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەموو سامانە سروشی و کانزایی کە سوودی ساڵانە بڕێکی زۆر لە تەماتە بەرهەم ئەهێنرێوازانم بەڵێ بڕێکی زۆرە کە هەموو عێراقی ئەتوانی سفادی لێ بکاو زیاشە و لێ ئەمێنێتەوە هەروەها شووتی بەڵێ توانراوە مەسەرەن بۆ تا ئێستا کارگێکی دۆشای تەماتە دروست نەکراوە لێرە بۆچی گرنگێکی وای پێنیراوە کە ئەو بەرهەمانە ئەوەنە هەرزان فرۆش نەکری هێو جوتیارانە یان ئەوە بەفیڕۆ نەڕوات لە ڕووی ئابووریەوە بەهێزتر بێت وەکو جەنابەت ئاماژەتەوە کرد ناوچەکەی ئێمە ناوچەیەکی شاخاویە بەڵام لەگەڵەوەی ناوچەیەکی شاخاویە لە ڕاستیدا ناوچەیەکی کشت و کاڵی زۆر گرنگە بە تایبەت بۆ دوو بەرهەم ئەویش بەرهەمی تەماتە و بەرهەمی شووتیە کە دەتوانم بڵێم ساڵانە بازاڕەکانی هەرێمی کوردستان شووتی و تەماتەی پێنجەن دەتوانێت کفایەتی بکات وەلێشی زیادە زۆر جار لە شارەکانی خوارە و ناوەڕاستی عێراقەوە دێنە ئێرەوە بەرهەمی کشت و کاڵی لێرەوە ڕوانە دەکەن بەڵام بەداخەوە یەکێک لە هەرە گرفتەکان کە ڕوبەڕووی جوتیارانی ئەم سنوورە و جوتیارانی کوردستان بەگەشتە بێتەوە نەبوونی بازارە بۆ ساکردنەوەی بەرهەمەکانیان بۆیە هیوادارین بە بازار بکرێت یەکێ لەو بابەتانی جەناوت باسە کرد دەکرێت کارگەیەکی گەورەی دۆشاوی تەماتە لەم سنوورە دروست بکرێت لانی کەم بۆ ئەوەی لە کاتێکە بازاری جوتیاران کزە یاخود بەرهەمەکانێک پێویست ناکرێتەوە ئەم بەرهەمی تەماتەیە لە جوتیاران بکردنەوە بکرێت دۆشاوی تەماتە بازارەکانی پێ بکەنەوە زۆر سپاس کاک عەبدوڕەحمان بۆ ئەم هەموو زانیارە گرنگی کە پێ بەخشین گرنگترین شت لە پێنجینە ئەوەیە کە دوو پێگەی گرنگی هەیە یان با بڵێن سێ پێگەی گرنگی هەیە یەکێکیان ڕێڕەوە بازرگانێکەیە یەکێکیان ئەو کشت و کاڵە جوانە و پڕ بە پیت و بەرەکەتەیە ئەویکیان ئەو هەموو کانزایە کە هیوادارین بتوانرێت سوودێکی پڕ بەهای لێوەرگیرێت لەم ناوچەوە بۆ سوودەکەی بۆ هەموو کوردستان و بۆ هەموو هەرێم بێت زۆر سپاس زۆر سپاس. لەسەر گڵکۆی شاعری مەزن مفتی پێنجوینیەوە چاوپێکەوتێکمان لەگەڵ ماسە عەزیز هەیە کە لێرەوە باسی مێژووی پێنجوین و ئەو ڕۆشنبیرە پرشنگداری ناو پێنجوینمان بۆ باسەکە ماوساجان ئەم کاتت باش بەخێر بێن سەر چاو مفتین ئەمر کە جێی شانازیمانە پێنجوێن وەسفە بکات وەکو پارچەیەک لە پارچەکانی بەهەشت و بۆ بوومەرەرزەکەی پێنجوێن ئەفەرمێ داخەکەم پێنجوێن کەوا ئەمڕۆ لە تۆ دوور و جیاین تۆ بەهەشت و ئێمە وەک ئادەم لە ناو تا دەرکراین پێنجوێن شارۆچکەیەکی قەشەنگ بە دوورینەوە 6 کیلۆمەتر ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانی یەکێک لەو ناوچە قەشەنگانەی کە بانێکە لە ئامێزی کۆمەڵێک شاخە کانیاوە سازگارەکانی قەتپاڵی شاخەکانی گوند و ناوچەی سەیرانگا و شوێنی زۆر خۆشیان دروست کردووە دارستانە سروشتیەکەی خاکە بە پیتەکەی هەمووی نیشانەی ئەوەن کە لە دێر زەمانەوە مرۆڤتیایە جێگیر بووە ئەو قەڵا و قول لەو شوێنە دێرینانەی کە ماون نیشانەی ئەوەن کە مرۆڤ لە دێر زەمانەوە لێرا جێگیر بووە بە نیسبەت شاری پێنجوێن خۆیەوە وەک شارۆچکەکە شۆهرەت و ناوبانی لە 300 ساڵ لەمەوبەرەوە تا ڕادەیەک زۆرتر زیادی کردووەکو شارەدەیەکی گەورە بە تایبەتی لە دوای دەرکەوتنی عەلامەی گەورە مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی کە لە مزگەوتی پاشا مرقەدەکەی لەوەیە و لەوێ نێژراوە و خۆی لەوێ بووە قوتابخانەیەکی ئاینی داناوە لەوێ و دەرسەکانی وتۆتەوە زیاتر لە 25 بۆ 30 نووسراو هەم نووسراو هەم حاشیەی لەسەر کتێبە ئاینیەکان هەیە کە یەکێکە لە عەلامە گەورەکان و ئەو ڕۆڵی هەبووە لە سادەکردنی خەڵکی پێنجوێن لە نەرمونیانکردنی خەڵکی پێنجوێن لە ڕووی ئاینیەوە چونکە پێنجوێن وەکو شارەدەیەکی گەورە کۆمەڵێک لە جوولەکەکانیشی تیا جێگیر بووە و کەسانێکی مەسیحیش جاروبار بەم ناوە جێگیر بوون پێنجوێنی وا لێ کردووە لە ڕووی خەڵکەکەیەوە ئەوەندە میوان نەواز بوون ئەوەندە خۆشەویست بوون ئەوەندە میان ڕەو بوون
هەر کەسێک لە دەرەوەی پێنجوێنەوە هاتوۆتە پێنجوێن لە پێنجوێن جێگیر بۆ ماوەتەوە. ماوەسا دەوری قزڵچەکان چی بۆ لە پێنجوین لە گەشە سندن و ئەو نزیکەی سێسە ساڵی کە حکومڕانیان کردووە لە ڕووی ڕۆشنبیری و مێژووی گەشە سندنەوە لە پێنجوین چیان کردووە؟ بنەماڵەی مامۆستایانی قزڵجی ڕەحمەتی خۆیان لێبێ یەکێکن لەو بنەماڵە زۆر پڕبەرەکەتانی کە هەر لە مامۆستا مەلا عەلی قزڵجیەوە تا مامۆستا مەلا محەممە و تا ئەوانی تریشیان یەک لە دوای یەک لە ناوچەکە ڕۆڵیان هەبووە و مەدرسەی ئاینیان هەبووە و مامۆستا مەلا عەلی یەکێکە لە مامۆستا گەورەکانی کە وانەی بە مامۆستا مەلا ڕەحمانی گەورەی پێنجوێنی بوو. مامۆستا لە ساڵی 1950 دوای کۆتایەتنی مێرنشی بابان بنەماڵەکان بەشێکیان دێنە ئێرە دەور و ڕۆڵیان لە ناو پێنجوینە چی بووە؟ طبعاً پێنجوێن بە حکمەوەی ناوچەیەکی میوان نەوازە بە حکمەوەی ناوچەیەکی سەختە بەڕووی دوژمنانە هەمیشە قۆناغێکی شۆڕشەکانی کوردی تیا بووە. میرانی بابان کاتونەتە ئێرە زۆر ڕێزیان گیراوە و لە ناو پێنجوێنەکانە ژنوژن خوازیان کردووە و بەردەوام وەکو ناوچەیەکی ئازاد باسی کوردایەتی تیاکراوە. تەنانەت لە دوای لە شۆڕشەکانشە لە هەندێک شۆڕ لە دوای ئەویشە لە شۆڕشی شێخی نەمرە شێخی نەمر تەشریفی هێناوەتە پێنجوێن و لێرە ماوەتەوە. دواتر لە کاتی کۆماری مەهاباد ئەم پیاوەی ڕەحمەتی مفتی پێنجوێنی لە گەڵ قانیعە بە پێ لێرەوە چوون بۆ مەهاباد و دواتریش لە شۆڕشی ئەیلول و لە شۆڕشی نوێی گەلەکەیشمانە و تەنانەت لە یەکەمین ڕاپەڕینی کە دژی بەعس کرا ئەلەم شوێنە ئەم جادەیە دەبابە و مدەڕعی هاتە سەر لە کاتی بەعسا ساڵی 1970 لە پێنجوێن دژ بە بەعس گەورەترین ڕاپەڕین کرا. زۆر سپاس بۆ مامۆستا عەزیز و بۆ ئەم مێژووە پرشنگدارە جوانی ناو پێنجوین کە بۆی باسکردین بۆی جێڕاینەوە هەڵبەتە مێژوەکەی زۆر لەوە زیاترە باسیکەین زۆر سپاس دەستۆ خۆش بێ دەستان خۆش بەخێر سەر چاو. شو جوانا بو من او قب خرة بو من او شو جوانا بو من او قب خرة بو من او سر شو بيكيشا نوار راس بو من او خي شو بيكيشا خلي دد زمالة لخري كمل بنيا لريلي مكالة باشا یاخوا بەخێر بێتەوە ئەمڕۆ لە گەشتەکەی پێنجوینمان لە خزمەتی کاک محەممەد مەڵەکین کە یەکێکە لە هونەرمەندە فۆکلۆرە دیارەکانی ناوچەی پێنجوین ئەم کاتی جەنابتان باش خۆشبی سپاس دەکەم. کاک محەممەد جەنابتان زۆر لە دێر زەمانەوە لەم ناوچەیە بەناوبانگ بوون بە گۆرانی شایی و شادی. حەزەکەم باسێکی ئەو سەردەمەم بۆ بکەی چێ بوون ئەو گۆرانی بێژانی کە بێک و گۆرانیتانەوت؟ والله ئەو گۆرانی بێژانە بەلایکە خۆم ئەوانەی جماعەتێکی عەمری خۆیان کردووە. یەکەم گۆرانی بێژی پێنجێن خودە نەسە بووە، دووهەمیان خودە عەرەب بووە، سێمیان حسێنە دارە بووە، عەبەڕەزا بووە، ساڵحی بەلای نقڵێ بووە، حەمەکولە ئاژ بووە، خوا عەفیکە سزیقی حەمەکەوی نار بووە. ئەمانە هەمووی بازێکی عەمری خۆیان بازێکیان ماون. ئەمانە لە پێنجێنە گۆرانی وتووە. شایەکانی جاران لە پێنجینە چۆن بوو چەند ڕۆژی ئەخایان و شایەکی پێنجێن سێ ڕۆژی خایەن لە ڕۆی چوارشەمەوە بۆ پێنجشەمە چوارشەمە و پێنجشەمە. چوارشەمە خەڵک وەختیەوە سێشەمە دەست پێکرا بەڵام بە ئەغڵبی ڕۆژی چوارشەمە هاتن خەڵک چوارشەمە هەتا دوانی ڕۆی پێنجشەمە باسێکی شای هەڵپەڕکەی جارانمە بۆ جیابوونیان ڕەش بەڵێ جیا بوو جیاکە چۆن ئەوڵی بە پیاو دەست پێکرا لە پیاوە دەست پێکرا سەعاتی پیاوە دوای ئەوە ڕۆژی چوارشەمە ژن نەبوو هەر پیا بوو بەڵام ڕۆژی پێنجشەمە کە بووگە هەڵ پێ ئافرەتێک لە وەختی خۆشی ڕژبەڵک بوو بەڵام ڕژبەڵک نەک هەمووی بەکەڕتێ خوشکی خۆی دەستی بلاکەیەگەر پیاوەکەی دەستی ژنەکەیەگەر ئاوە کە بە جیا هەڵەپەڕینەوە بە کوڵ و گۆرانی بۆ کامیان زیاترەوە بۆ ئێمە بەلێمە فەرق نەبوو. ئێمە بەش شایەکە زەوقی بووایە لەگە شایەکە بووین ئێمە ئەو گۆرانی بەشی زمانی زوو نەدەتوانی وەکو ئێستا سەفەر بەگل بێ. گۆرانی ئەزوانی زوو ژنی قەورەی تیا بوو ئەیزانی کەلیمەگە غەڵب تایی شەتی لێ کردی ئەوەی ئەو کەلیمە لەگە قاچی جوود بواە وەکو ئێستا نەبێت نازان هەڵپەڕن ئەزانێت کچی ئێستا نازان چەند جۆر هەڵپەڕچی هەبوو جاران دوان بوو سییان بوو شێخانە بوو چەپە و ڕاستە بوو وەژن ئەخت چەپاڵەپەڕی. کاک مەڵک تۆ زۆر دەمێکە گۆرانی و نەوتۆ و لەو جەوە دوورکەویتێتەوە ئەگەر ئێستا گۆرانێک بڵی بەیادی جارانەوە چ گۆرانێکمان بۆڵی من هەچی لە توانی ئێڵێم وی تااقەتە توان ئێڵێم گۆرانی کە ئەو زمانە بۆ بڵێرۆ کە دەمێکە نەوتۆ حەز لێ بۆ زۆر تۆ لە شایە
هاوراو كنيلي هاوراو كنيلي زلفا عمل بويوه هاوراو كنيلي زلفا عمل بويوه نردو ما بوغلي مباخة كيتويوه ين اوابي بينجوني ين بوخاكو آوي اوابي بينجوني ين بوخاكو آوي ين من لبر خسود قد هين مناوي ين لكاني كولا ين لباخي بالشان ين تاكاني كولا ين تحسنوا او يتخوالو ين الله شكراوه ين رود يرنيا ين قوزي لفركا بشنوي بيشمال ين ممكولي خركا بشنوي بيشمال ممكولي خركايا بالاك برزايا من حزم كردولي ين بالاك برزا من حزم كردولي ين بغيلي نبم ين خدايا وبيد عمرودي دمني وليلا دلي قاشي فنيلا أقليل من برداوة دلي كيشو وزيلا أقليل من برداوة الله كيشو وزيلا أي خالة وي خالة هي لو تاق خالة أي خالة وي خالة ين لو تاق خالة توضا زباخة كليلة ين هي كوتا هلالا شرشل بمكوتايا وكو قوشي خيريا لبر بالا كيتو من دين بوش ليريا من ماشيكم كردي هي بابي كين بدو ماشيكم كردي هي بابي كين بدو ين وكو كاكا ين بمني لداشو بمشيلا قول بمشيلا بمشيلا قول بمشيلا امشيلي تو نمشيلي ام كيت خوجم ديالي امشيلي تو نمشيلي ام كيت خوجم ديالي دەست خۆش دەست خۆش دەست خۆش. لەم گەشتە خۆشەی ئەم ڕۆماندا بۆ پێنجوین ئەوە خوانێکی خۆشیشمان ئامادە کردووە طبعاً سروشتێکی جوان بەهارێکی جوان لەم پێنجوینە هەردەم بەهارە ئەو گوڵە جوانانەی کە ڕازێنراوەتەوە بە چواردۆری پێنجوین و ناو پێنجوینە ئەمەنە دڵڕفێنە نەبێتەوە. خواردنی ئەم ڕۆمان ئەوەی کە لەسەر ئەم مێزەی کە ئەبینم هەمووی گژ و جای کوردەواری ئەم ناوچەیە. لێرە خواردنێکی کوردەواری، دانیشتنێکی کوردەواری، جلوبەرجێکی کوردەواری، خانمێکی هەتا بڵی پڕ لە کولتور و جوانی. سۆی بەخان چۆنی؟ باشی زۆر سپاس دەکەم. ئەمڕۆ لە خزمەتی سۆی بەخانین چەند خواردنێکی کوردەواریمان بۆ حازرەکە من حەزەکەم خۆی باسیکە چی و چی و چی و چی تاعاان بۆن و بەرامێکی زۆر خۆش و جیانە بەسەرمان زۆر خۆشە. خۆش حاڵم بەخێربێن زۆر سپاس. سەر چاوماتن ئەمڕۆ من حەزم کرد دوور لە مریشک و گۆشت و شتە تەقلیدیەکان کۆمەڵێشتی کوردەواری بە حکمی جەوەکەی و ئێستا بەهارە بۆتان باسکەم و پێتان بڵێن پێشکەشتانی کەم. ئەمە برنجە یاپراخی گەڵامی و بەماست زۆر باشە. تەنیا هێنی تێەکەین ئەمەش زەردەچەوەیە پیازی تێناکەین. ئەمەش شویت و تەڕەپیازە هێنم کردووە زەردە کردووە سوورم کردوتەوە ئەی کەمەناوی بۆ یاپراخەکە. ئەمەش ماستە ماستی کوردی پێویستە ئەخرێمە هەراوە لە مەنجەڵی شالێرە ماستی کوردی خۆ مەنجەڵەکان نێرم بۆ مەگرسێنن ناوساجی ئانەی بەرنەبیتەوە سەر توێژە یەک ناوساجی ئەوە ڕشکۆشمڵی بەڕازی زۆر خۆشە زۆر خۆشە. نانی تێریمان هەیە ئینشاڵڵا بە ڕشکە و شمڵی و حەویج و ئەوانەوە ئەو شتانەی من تایبەتەی کەمە ناونانەوە. ئەمە بۆی یاپراخەکە تای شێوێنین باباسیەوە تام بۆکەم ئەوە کارنگرە کوڵاندوومە بەڵێ زەردم کردووە شفتەیەکەم و سووریەکەمەوە لە ناو هێلکەیە. حەزم کرد زانیاریەکی زیاتر بەم بەو خانمانەی کە هەنێ جار کنگرەکەیان ڕەشە بێتەوە کەی کوڵێنن یا پاقلەکەیان ڕەشە بێتەوە لێرەوە پێیان ئەڵێم یەک تۆز لیمۆندۆزی کەن بەسەریا ئیتر ڕەش نابێتەوە و ئاوا سپی و جوان دەرەچێت. ئەمەیان گۆزروانە کە گۆزروان هەر لە پێنجێنە لە ئەو گژوگیات کوردەواریانە تایبەتمەندی خۆیە سووریەکەینەوە بە پیاز و تەڕەپیاز و هێلکەوە یا وشکی پیاناکەین ئەوەشیان
منەیە منێ من هەر لە گۆرانیا بیستم ئای باقی منێ چوارباخیش کەواتەم چوارباخی پێنجینە ئەم باخوێ کەسمان بینەچێ ئەوەش منەیە منێ لە کوێستان هەیە ئەم مانتیقەی ئێشتا نەم خواردەوە ئەم مانتیقەی خۆشبەختم کە لێرەشەی خۆم لە خزمەتین کاشمە هەیە لە پێنجێنا منێ هەیە ئەنواعگیا هەیە بەلبەلە شوانە هەیە قازیاخە هەیە ئەمە پۆپینی خۆمانە ئەوەش پەڵپینەیە بۆ سوبەکەی ئێوارە زۆر پەڵپینەکەی زۆر ناز کورد و جوانە ئەروەڵا وشی کوردیە شۆری ومەتەوە چاکم کردووە بیجنیت بۆ سوبەکە ئەمەش نیستکە لێنین و بۆ پەڵپینەکە ئەجا دەستکەین بە تەرتیبات با دەست پێگەین تۆ ئەو بجنا منیش ئەوە پێشمەوە زۆر باشە. وەی چیت کردووە سۆی بەخان منێ زۆر خۆش دیارە گۆزروان کنگر بە ماسی یاپراخی گەڵامی و پاڵپینە زەڵاتە خار و ماستا و ئەنجالەوە خۆشتر چی هەم ئێوارە کوردەواریە و لەم ماڵە کوردەواریە و لەگەڵ ئەم خانمە کولتور و کوردەواریە جوانە دانیشتوین ئەم نانە ئەخۆین ئەو دەستانە خۆش بە لە چۆ دەستێ بکەین لە پاڵپینەکە و حتممە شۆربایەکەم شتا باڵێ کە خۆشە بۆ مەعیدە زۆر سۆی بەخان لە ڕۆژانی ئاسایی خۆتا کار و چالاکی چییە؟ چی ئەکەی بە چی و مەژغوڵی؟ وەڵا ئەندامی ئەنجومەنی شارەوانیم هی پێنجێن بەڵێ هەر کارێک ئیش و کارێک بێ ئاگدارمەکەنەوە ئاچم و ئیشی چنین و ئەواناکەم ئەچم بۆ باخ لەگەڵ هاوسەرەکەمە خەریکی باخ و شتێکی پچکۆلەی جوانمان هەیە ئیتر بەو کارانەوە خەریکم. لەبارەی بیستمە لەبارەی ڕێکخراوەیی و چالاکوانی بەدەنی و بە چەند شتێکەوە مەژغوڵی بەدەم ناخواردنەکە بۆ باسکە. وەڵا من ماوەی 10 ساڵ لە یەکەتی ژنانی کوردستان ئیشم کردووە لێپرسیاوی یەکەم بووم لە پێنجێنە هەر خۆم لێپرسیایی بەشی کێشە کۆمەڵایەتیەکانیش بووم. سوپاس بۆ خوا زۆر سەرکەوتوو بووم لە کارەکانمە ئەلحەمدوللا و خۆشم بە تەلەبەی یەکەتی ژنانە ئەزانم چکە بەڕاستی زۆر شت لێوەیان فێر بووم. سوپاس بۆ خوا لەو ماوەیە زۆرەدا توانیم زۆر کار و چالاکی بکەم لە پێنجێنە. یەکەم پیشانگای خواردنی کوردەواری و خواردنە کوردیەکان بە سەرپەرشتی من کراوەتەوە. یەکەم پۆلیسی کرد لە پێنجێنە کە دانراوە لە 2004 خۆم دامناون و چوم قەنەعەتم بە خێزان و ئەوانەیان کردووە. دەستخۆش زۆر سپاس دەکەم. یەکەم چالاکی کە کۆڕێکی شعری لە پێنجێنە بکرێ هەمووی پڕبێ لە کچان و ژنان پیاویتیانە بوو هەر من بە سەرپەرشتی من و کۆمەڵی ڕێکخراوی تر کرایەوە. ئیشی زۆر جوان کراوە لێرە. پێشەنگای کاری دەستی کراوە لە پێنجێنە بەس کاری دەستی پێنجێن کە زۆر شتی جوان و ناوازەی تیا بووە. هەر خۆشم هەندێک شتی دەستی و ئەوانم هەیە. بەڕاست ماشەڵڵا ئەم هەموو دەستڕەنجینیە و ئەم هەموو شتە باشی کە لە ژیانتایە یاخوا هەر تەمەند درێژ بیت. زۆر سپاس دەکەم. بەڕاستی سفرەوخوانێکی زۆر جوان خواردنێکی کوردەواری خانمێکی دەستڕەنجینی کولتوروانی کوردەواری
لەم ئێوارە جوانی پێنجوینە ئەم گەشتە فێنکەی ئەم ڕێی پێنجوین ئەو هەموو گوڵ و ڕەنگە جوانە ئەم هەموو کەسایەتیە باشە جوانی پێنجوین ئەم مێژۆ پرشنگداری پێنجوین لێرە پێتان دەڵێن تا بەرنامەی داهاتوو هەر شاد و بەختەوە بن خۆشحاڵین بەخێر بێت.